لە درێژەی چالاکیەکانی و لە کۆتایی وەزگەی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەی سفرە و خوانی هەمووان ئاوادان بێت، نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین سەبەتەی خۆراک و بەشەگۆشتی بۆ نزیکەی 100 ماڵی کەم دەرامەت و منداڵی بێسەرپەرشتی سنوورەکە دابین کرد. نووسینگەی شۆڕش توانیوەتی لە مانگی ڕەمەزاندا بە کۆی گشتی 650 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکانی هەژار و ئاتاج دابەش بکات. ئێمەوەکو دەستگای خێرخوازی بەخشی نووسینگەی شۆڕش ئەمڕۆژەیەکێکە لە پرۆژەکانمان کە پرۆژەی خواردنە. سوپاس بۆ ئێمە لە سەرەتای ڕەمەزانەوە زیاتر لە 650 حیسە خواردنمان تۆزیگە بەسەر فەقیر و هەژارانی لە شۆڕش و دەور و پشتیە. سوپاسی خواکن خوای گەورە بمانی ساهل کردو و ئێمەش خزمەتی ئەم خەڵکە هەژاراکەین. ئێمە لێرە داوا لە دەوڵەمەندەکانەکەن ئەوە خواردنەکانە گەشتۆ جێی خۆی و خوای گەورە نمونیان زۆر کە بەرەکەت کاتە ماڵیانەوە. ئەم سولەیمە زیاتر هەژار نشینە بۆ لێش و هەرداوا لە خەڵکی سەرمایەدارەکەم زیاتر هاوکاری ئێمە من بەشکم ئێمەش بتوانین هاوکاری خەڵکی هەژاری ئەم سولە بین. سوودمەند بووان سپاسگوزارم بەرامبەر چاکە و خێرەکانی دەستگای بەخشین و پیان وایە بەخشین هیچ کات ئەوانی لەبیر نەکردووە. دەستخۆشیان لێکم ماڵیان ئاوا بێ مەمنونیانین. سیرۆژی لە مزان لە خزمەتی فەقیرا بوو و ئەمە مەمنونیان مەمنونی مامۆستا دڵشادی مەمنونی ئەم دەستگای بەخشینی خێریان بنووسێ. بەردەوام هاوکارمان بوون هەر لە کار لافاوەکەوە هەر لە هەموو کاتیکاجیان لە ڕەمەزان هەر بەردەوام هاوکاری فەقیر بوونە. دەستیان خۆش بخوا پاداشیان دەدا. 8 ساڵە من مناڵەکانم هەتیوە خوای گەورە ئەمان چاویان دیانە بە هەموو لەونی بە جلوبەرگ بە ئازوقا بە یارمەتی بە هەموو لەونی خوا پاداشی خێریان دەدا هەموو شتێکی هەمومان کردووە. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو دەستگایەکی کاریگەر بووە پردی پەڕینەوەی دەزواڵا و خێرەوەندان و هەژار و نەداری کوردستان و بووە مەئوا و ئاوەدانکەرەوەی ماڵەکان و خۆشی گەڕاندەوە بۆ سەرسفرەی هەزاران ماڵی خامۆش. ڕەبین محەممەد کەناڵی پەیام ناحێ شۆڕش.